ڕێکخراوی خوشکانی ئیسلامی لە سلێمانی سەرقاڵی ئامادەکاریە بۆ بەڕێوەبردننی پانێڵێکی گەورە لەسەر پرسی جەندەر و پرسەکانی دیکە. سکرتێری ڕێکخراوەکە دەڵێت کۆمەڵە کەسانێک بە ئامانجی هەڵوەشانەوەی خێزان لە هەوڵی بەلاڕێدابردننی گەنجان و لاواندان، بەڵام ئەوان ڕێگە بەوە نادەن و کار بۆ پاراستنی بەها باڵەکانی کۆمەڵگا دەکەن. دژی هەموو ئەو هەوڵانین کە ڕوبەڕووی کە هاوردەی کۆمەڵگەی کوردەواری کراوە و ئەیانەوێت پرسی ئافرەت بە ناوی و بە دروشمی مافووی ئازادی و یەکسانی بەلاڕێدا بن و ئێمە نەتیجەکەمان بینیوە کە لەگەڵ تەوژمی ئەلمانیەت و لەگەڵ سەرهەڵدانی تەوژمی ئەو هەوڵانە بارودۆخی ئافرەتان زۆر بەرەو خراپتر چووە و توندوتیژیەکان زیادی کردووە و شیرازەی خێزانەکان بەرەو تێکچوون و تێکچوونی زیاتر ڕۆشتون. بۆیە هەوڵەکانی ئێمە جارێکی تر بۆ ڕەسەنایەتی و پاراستنی ڕەسەنایەتی کۆمەڵگەی کوردیە و پاراستنی بەها باڵەکانی کۆمەڵگە و بۆ پاراستنی پەروەردەی ڕەسەنی کۆمەڵگەیە. پرسی جێندەر و بیری هاوڕەگەزبازی ئەم ڕۆژانە زیاتر باسی دەکرێت و بۆ ئاساییکردنەوەی پرسەکە کەسانێک بە ئامانج قسەی لەسەر دەکەن و دەیانەوێت کۆمەڵگەی کوردی ئاڵودەی دیاردەیەک بکەن کە لەگەڵ سروشتی مرۆڤ و بەها ئاینی و کۆمەڵاتیەکان ناگونجێت. ڕێکخراوی خوشکان دەڵێن ئەوان بەرپەرچی ئەم جۆرە لە بیر و بۆچوونانە دەدەنەوە. ئەوەی ئەم جۆرە کەسوولایانانە دەیانەوێت بۆ یەکسانی جێندەری نییە، بەڵکو هەڵوەشانەوەی زیاتری خێزانەکانە. بەنسبەتی ئەم وەسەڵ کاتۆتە هەراوای مژوک و خوشکانی کۆمەڵی دادگەری خوشکانی ئیسلامی لە هەموو پرسەکانە حەزەکەین ئێمەش جێدەستمان دیار بێت بە تایبەتی ئێمە شش کە پەیوەندی زیاتر بە خوشکانەوە هەیە، چونکە ئەم بیرۆکەی لە ناو خەڵکا زۆر بڵاوە تایبەت لە سۆشیال میدیایە. ئێمەش پێمان خۆش بوو وەکو خوشکان ئەمڕۆ کۆبوونەوەیەکمان هەبێت تایبەت لەسەر ئەو پرسەیە. ئیشەڵا لە ئایندەشا بڕیارمانەوە پانێڵێکمان هەبێ بچی لە ناو خەڵک ئێمە یعنی بەڕاستی دەستی کەممان نەبێت، چونکە ئاینی پیرۆزی ئیسلام لە هەموو بوارەکانە چارەسەری بۆ هەموو کێشەکاندانەوە. ئەمانش کە حیساب ئەم بیرۆکەی کە ئەوان بڵایان کردووە نامۆیە بە کۆمەڵگەی ئێمە، نامۆیە بە خەڵکی ئێمە. ئێمە ژەمانەوەی ئیشەڵا ڕووە ڕاستەقینەکەی ئیسلام پیشاری خەڵکی بدەین. ڕێکخراوی خوشکان داوا لە سەرجەم هاوڵاتیان و ڕێکخرا و کەساتیەکان دەکات بە هۆشیاری و ڕوونکردنەوەی زیانەکانی ڕوبەڕووی ئەم جۆرە لادانە کۆمەڵاتیانە ببنەوە کە بە مەبەست دەویسترێت بهێنرێتە نێو کۆمەڵگەی کوردیەوە. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.